ئەوەی کە لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا لە سووریا ڕوویدا بەرگێکی شەڕی ئاینیان بەبەردا کردووە لە مزگەوتەکانیەوەنەوە بانگەوازی جیاد دژ بە کورد دەکەن. ئایا ئەمە شەڕی کوفر و ئیلحاد و شەڕی ئاین و ئیمانە یان شەڕی نەتەوەییە؟ بۆ هەندێک لە هاوسۆزی دەبینین لە نێو خوشکبرایانی کوردەوە بە بیانووی ئاین و ئاینداریەوە. گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەبین ئەحمەد ڕووناکبیر. دکتۆر سڵاو لێبێ بەخێراتی. بەخێراتی سەر دکتۆر، ئەوەی لە ڕۆژاوای کوردستان ڕوویدا، ئەوەی لە سووریا ڕوویدا، جارێکی تر دەرگای گفتوگۆ بەسەر ئەمەدا دەکاتەوە، ئەم جەدە لە بەردەوامەدا دەکاتەوە. ئایا بۆ جیهاد بەرامبەر بە کوڕ ڕادەگەێنن و جۆرێک لە هەندێک خۆشبەختانە کەمینەیەکی زۆر کەم دەنگی هاوسۆزیش دەبیستین؟ کەمینەیەکی زۆر کەم نییە، تۆزێ زۆرە. ڕێگەم بە 2 دقە کەفوگڵی دڵی خۆم لێرە بڵێم بۆی دوایی عەقڵانی قسە بکەین، سۆز لە قسەکانمانە نەبێت. ئیزن لە ئەحمەد موختار بەگی جاف وەرەگرم و وەڵێم نیگار شین پۆشە بۆیە ئاسمانیش هەمیشە ڕەنگی شینە وا دەکاشین، وەکو ڕەشماری زامار پێچە خۆم من کە دیم وەستاوە تەرمی کورد لەسەر چین. خودایە چی دەبێ زستانی مەیلت، خودایە چی دەبێ زستانی مەیلت لە حەق ئەم کوردەکەی تاوێ بە هاوین. چەقەڵێک کە گۆشتی ئێسقانی وشتریشی دەست نەئەکەوت بیخوا، ئەمڕۆ باس لە خواردنی گۆشتی ناسکی بەرخۆلەی کورد دەکا. قژی بەرخۆلەی کورد دەبڕێ و بە دیاری دەیداتە ئەبوو عەمشە دوای مردنی. لە سایەی دەوری چەرخی سوفلە پەروەر لەک بەلەک دەدوێ، سەگی ئاوەتەخوازی ئێسکی وشتر لە شەک دەدوێ. بە قەولی مەحوی ئێسکی وشتریشیان دەست نەدەکەوت بیخۆن. ئێستا باسی شەکەکەن ئەم ڕێویان ئەم چەقەڵانە. دەبینم شێری شێرەفگەن دەڵک کەوڵی دەکا دەبیەم، بە کۆڵێک کلکەوە ڕێوی لەگەڵ کەوڵی دەڵک دەدوێ بەداخەوە. دەبینی بایەزیدە وەک یەزیدێکی دەبینن خەڵق. ئیزن لە مەحوی وەردەگرم و دەڵێم بەداخەوە دەبینی یەزیدێکە خەخۆی وەک بایەزیدێکی دەبینن خەڵق. زانایانی ئاینی بەبێ پەردە شەیاڵتینی لە ئەحواڵی مەلەک دەدوێ. منەجم عمری زایع بوو لە بەحس و فکری ئەفلاکا، کە پیرێژن هەمیشە هەر لە ئەحواڵی خەڕک دەدوێ. زەمانەی سوفلە پەروەر وا ڕەواجی سوفلەیی داوە، کە دایم ئەو دەمە سوێرە لەگەڵ نان و نمەک دەدوێ. ئەمە ڕووی لە هاوپەیمانان و ئەمریکا و ئەوروپایە، کە دایم ئەو دەمە سوێرن لەگەڵمان، کە دایم ئەو دەمە بە نمەکن لەگەڵمان کە لەگەڵ نان و نمەک بدوین ئێمە لەگەڵێن. بەداخەوە ئەمە کەفوکوڵێکی دەروونم بوو، پێم خۆش بوو لە بەرنامەکان مەوزوعی قسە بکەین ئێمە. بەڵێ حکایەتی دین بۆ گەلانی دەرەوەی کورد هەمیشە حکایەتێکی لە خۆیان بوو، حکایەتێک بۆ سوودیان لێ وەرگرتووە. گەورەترین کێشەی کوردیش ئەوە بۆ لە ناو ئەم گەلە گورگەیە کە بەنسبەت ئێمە گەلە گورگن، حکایەتی خۆی نەبووە، بەردەوام لە حکایەتی ئەوی دیکەدا یاری کردووە. بۆیە ئاسان ئەوان توانیویان لە ڕێگەی حکایەتی دینیەوە احتیوای ئەم بکەن و لە ڕێگەی فتوایەکی بەسیتەوە وا لەم بکەن کە هەست بە بوونی خۆی نەکا. کاک ڕانکۆ، تۆ ئەزانی مقەویماتی دروستبوونی هەر گەلێک بە پێوەرە نوێەکانی دنیای تازەش 3 مقەویمەی زۆر وازەحە: جوگرافیای ستاندارد و هەمیشەیی، زمان لەگەڵ کلتور. لە ناو کووردا ئێمە ئەم 3 شتەمان هەیە. 3000 ساڵە ئێمە لە زاگرۆز، لە پێدەشتەکانی زاگرۆز و شاخەکانی زاگرۆز ئاژین. زمانێکمان هەیە سەرباری ئەو هەموو ئاگر و ئاسنە تا ئێستا ماوەتەوە، 3000 ساڵە ماوینەتەوە. و کلتورێکی ئازایەتی و نەبەردیشمانەیە کە دوژمنەکەش ناتوانێت نکۆڵی لێ بکە. بۆ نمونە کاتێک کە شێردڵ وەسفی سەلاحەدینی ئەیوبی دەکاڵە چی؟ ئەڵێ he was brave and generous. عذاب و لەگەڵی شابەخشندەم و ئەمە سیفەتێکە، سیفەتی کووردە. سەعیدی نورسی لە ساڵی 1970 باز لەوە دەکاتەوە لە خوتبەی شامیەشی کە لە مزگەوتی ئەمەوی ئەو مزگەوتەی ئێستا چەقەڵەکان بانگەوازی جیهادی تیاکەن وتارێک دەدا بۆ زانایانی شام. تێیدا دەڵێت کورد خاوەنی 2 سیفەتی لێکدا نەبراوە: بەخشندەیی، ئازایەتی. وەک گەلێک ئێمە خاوەنی ئەم 3
ستانداردە هەین بەڵام بۆ بەردەوام لە حیکایەتی ئەوی دیکەین لە شەڕی چاڵدێرانە ئەمژە و شەڕی چاڵدێران مەخوێنەوە ئەڵێ کاتێک کە شا ئیسماعیل ئەشکێ لە سوپاکەی بەرامبەر سوپاکەی سوڵتان سەلیم لە چاڵدران لە ساڵی 1504 کوڕێکی زۆر بەجەر کە خەڵکی بانەی خۆمانە ناوی سارۆبیرۆیە سارۆبیرە عفو سارۆبیرە پەلاماری لە سوپاکەی شا ئیسماعیلدا دەبێ بەرامبەر سوڵتان سەلیم ئەجەنگێ هیچ کامیان حیکایەتی کورد نین نە شا ئیسماعیل حیکایەتی کووردە پرۆژەی سەفەوی نە سوڵتان سەلیم حیکایەتی کووردە بەڵام ئەوەندە بەجەرگە ئەو تۆپانەی لە قۆڵی ڕاستی جەبهەکەەوە ئاراستەی سوپاکەی شا ئیسماعیل دەکرێ و خەریکە دەشکێ هەمویان لەناو دەبا سارۆبیرە بە ئەسیل دەگیرێ و دەکوژرێ سوڵتان سەلیم یاسایەکیە ئەڵێ هەرکەس بە ئەسیرگیرا دەبێت کەلەکەین بۆ بێنن کە باسی نەبەردی سارۆبیرە دەگاتەوە لای سوڵتان سەلیم ئەڵێ مادەم ئەوەنە بەجەرگە سەری مەبڕن لەو لە چاڵدران مەزارێ هەیە ناوی مەزاری سارۆبیرەیە لەوێ بەڕێزەوە دەینێژن ئەمە ئێمەین ئازایەتی دادی نەیاوین لە مێژووە بۆ لەبەرەوە ئێمە حیکایەتی خۆمان نەبووە دین ئەگەر قبوڵیکەین چیرۆکێ بێ چیرۆکێکە تۆ نارەتیڤی چیرۆکەکەی خۆتی تۆ نابێت لە زمانی ئەوی کە چیرۆکەکە وەرگری ئێمە وەک کورد تا ئێستا نەمانتوانیوە ئەم چیرۆکە تەوزیفکەین بۆ خۆمان بەردەوام لە حیکایەتی ئەوانی ترا یاریمان کردووە بەردەوام لە حیکایەتی ئەوانی دیکەیە یاری پێکراو بووین تا نەشتوانی یاریەک خۆت دەستپێکەر و خۆت دامەزرێنەری بی ناتوانانی کاریگەری لەسەر و یاریە بەجێ بێڵی تا نەتوانی لە یاریەکدا خۆت لە دەرەوە تەماشای یاریەکە بکەی ناتوانی کاریگەر بی مەحماکان ئازابی ئەمڕۆ عەرەبەکان پێمان ئەڵێن وەک مغاڵەتەیەک یانەوێ ئێمە غافڵگیرکەن ئێوەنەوەی سەلاحەددینن ئەم سەلاحەددینەی ئەوان باسی دەکەن سەلاحەددینیزمێکە کە خزمەتی ئێمە ناکە خزمەتی ئەجەندای ئەوان خۆیان دەکات لە ئەیانەوێ سەلاحەددینی بوونی ئێمە کاتێک سەلاحەددینی بوونی ئێمەیان قبوڵە لە ناو حیکایەتی ئەوی دیکە دابین لە ناو حیکایەتی خۆیان دابین نەک سەلاحەددین بە زمانی خۆمان و لە ناو حیکایەتی خۆمانە بگەڕێنەوە ئیسلامی کوردیش کەوتۆتەوە هەمان هەڵەوە بۆ نمونەیەکێکی وەکو مامۆستا عەلی قەرەداخی دکتۆر عەلی قەرەداخی بۆچی ئەمڕۆ ئەکەوێتە ئەم پانیکەوە نازانێت چی بکە لە کوردستان پەلامار دەدرێت لە عەرەبستانیش پەلامار دەدرێت لەبەرەوەی لە حیکایەتی خۆیدا یاری ناکە بە کورتی نە حیکایەتەکە نە ئەوەیە بتوانێت بە تەواوی حیکایەتەکەی ئەو قبولکە لەبەرەوەی نەزعەیەکی نیشتیمانی و نەزعەی خوشک و براکانی لێرە نایەڵێ ئازارێکی ویژدان هەیە مەحشەرێکی ویژدان هەیە شەوان کە سەر خاتە سەرسەرینەکەی عەزێتی ئەیە ئەی جوڵێنێ وریایە کاتەوە کە قوربان تۆ نابێ بڵێ ئەحمەد شەرع خوا بیپارێزێ نابێ بڵێ هەسەدە خیانەتی کرد لە کاتێکە زوڵم هەیە لە کاتێکدا دەبینی میلەتێک گەلێک تەنانەت هەسەدەی ئەوەی لە بینی دوو قەوزا پێی دەڵێن بێ ئەخلاق و ئەلمانی و مارکسی زوڵمی لێ دەکرێت لە حیلفی فوزوڵە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەکە ئەمەوێ بە زمانێکی دینی قسە بکەم لەبەرەوەی ئێمە ئەمانەوێ وەڵامێک بین بۆ ئەو کۆمەلگا دینیەی کە ئەمڕۆ ئەو تەوژمە تەدەیونەی کە ئەمڕۆ دژی ئەمەیەکە کە لە ڕۆژ ئاوا سەرڕێکەوتووە حیلفی فوزوڵ چییە لە ماڵی عەبدوڵای کوڕی جەدعان قوڕیشەکانە بینن هەنێک کەس زوڵمەکە هەنێک کەسیش بێ پشت و پەنایە سەرانی قوڕیش لەم یەکێتی ئەوروپا و هاوپەیمانی ئێستا زۆر بە ویژدانتر بوون 1400 و ئەوەندە ساڵ پێش ئێستا دێن کۆ دەبنەوە ئەڵێن کاکە مای قبولکردن نییە ئینسانی بێ پشت و پەنا زوڵمی لێ بکرێ و زاڵمێک ئەگەر لە تیرەیەکی بەهێز بێ بە ئارەزوی خۆی زوڵم بکە پەیمانێ دەبەستن بە ناوی پەیمانی فوزوڵ لە پەیمانی فوزوڵدا دەڵێن چی زۆر دەقیقامە مەزلوم بەبێ ئەوەی لە ناسنامەی تیرە و هۆزەکەی بپرسین دەبێ پشگیری لێ بکەین حەنەفیە مشریکە موسڵمانە مەسیحیە یەهودیە هەرچی هەیە مادەم زوڵ لەسەر زوڵم ڕێگەون لەسەر مەزلومیەت ڕێدەکەون لە ئیسلامدا پرسیارە لە پێغەمبەر دەکرێت درودی خوای لەسەر بێت دەڵێن سەبارەت بە پەیمانی فوزوڵ کە تۆ لە ماڵی عەبدوڵای کوڕی جەدعان بەشدار بووی دەڵێ چی ئەڵێ لەو دوعیت بیهی فی الئیسلامی لە ئوجیبت ئەگەر لە ئیسلامیشا پەیمانی فوزوڵ دووبارە بێتەوە بە خۆشەویستیەوە ئەڕۆمەوە یعنی چی ئەم قسەیە یعنی مەزلومیەت ناسنامەی نییە مەزلومیەت ئێو ناو بەخوا و نازانم و ئەو خیانەتی کرد و ئەم پابند نەبووی نییە قوربان کە خوێن ڕژا کە شەرعیەتی مەزلومیەت لای یەکێ هەبوو مەحماکانم کەسە مارکسی بێ مەحماکان بە قەولی تۆ بێ ئەخلاق و بۆ نمونە ئەو قسە ناشرینانە بێ کە ئەدرێتە پاڵ هێزێکی باشی شەڕکەری بەڵێ بەڵێ مەزلومیەت پێغەمبەر دەڵێ لەو دوعیت فیه فی الئیسلامی لە ئوجیبت ئەگەر لە ئیسلامیشدا باسی پەیمانی فوزوڵ بێتەوە کە باس لە مەزلومیەت دەکەین وەڵام دەدەمەوە لە کتێبی The Reconstruction of Religious Thought in Islam
دکتۆر محەممەد یقباڵی لاهوری خۆزگە ئێمە لە بری ئەبوو علای مەودودی و سید قوتب گوێمان بۆ یەکێکی وەکو دکتۆر محەممەد یقباڵی لاهوری لە لاهور و پاکستان و یەکێکی وەکو محەممەد عەبدۆ لە میسر بگرتایە ئەم دوو ئایکۆنە دوو بەدیلی جوانە بوون بۆ ئەبوو علای مەودودیەکی تیۆرسێنی جیهادی و سید قوتبێکی في معالم في الطريق سید قوتبی في ظلال زۆر جیاوازە لە سید قوتبی معالم في الطريق خۆزگە ئێمە گوێمان بۆ محەممەد عەبدۆ و دکتۆر محەممەد یقباڵ بگرتایە لە کتێبی بیناکردنەوەی فکری دینی لە ئیسلامدا ئەڵێ دین لە دوو شەدا لە دوو کاری سەرەکی زیاتری نییە کاری یەکەمیان ئەوەیە لەسەر ئاستە فەردانیەتەکە ڕۆح بدابێتەوە شەوەکانت ڕووناک کاتەوە وات لێ بکە بتگەینە بە نقطەیە دوعا بکەی ڕاز و نیاز لەگەڵ خوددادا بگۆڕیتەوە ئیمانت بداتێ لە ئاستە شوناسێکەشیا لە ئاستە دەستە جەمعەکەشدا دژی زوڵم بوەستێتەوە ئەم قسەیە زۆر گرنگە ئەو دینەی کە ئەمڕۆ مارکتینی بۆ ئەکرێ کە ئەلجەزیرە مارکتینی بۆ ئەکا کە دنیای ئیسلامی و دنیای عەرەبی مارکتینی بۆکەن ئەم دینە ئایا دینێکی پرۆزاڵمە یا دینێکی پرۆمەزلومە 100% دینێکی پرۆزاڵمە کەواتە نابێ ناڕەحەت بین لەوەی کە تەوژمی ئیلحادی لە کوردستاندا ئەمڕۆ پرسیار بکە بۆ نمونە ئەگەر هەبێ نابێ ناڕەحەت بین لەوەی کە باس لەوە بکەین ڕەخنە لە مامۆستا عەلی قەرەداخی بگرین وەلەو ڕەخنەگرتن ئەگەر ئیجتیهادیشی کردبێ حەقی خۆمانە ئێمە مامۆستا عەلی پیاوێک نییە کە غەڵت نەکا بە دڵنیایی ئینسانە و هەڵە دەکا بەڵام هەڵەیەکی لەم جۆرە کە لە لوبی لوبابی دینیە لە ئوسوڵی دینیدا هەڵەکردن هەڵەی فەیتەڵە هەڵەی کوشندەیە ئیجتیهاد لە فروعاتی دیندا دەکرێت تو ئەشێ لە فەرعێکی دینیدا لە دەستنوێشکاندنێکە ئیجتیهادەکەت پێچەوانەی ئیجتیهادی موجتەهید دەبێت کە جۆرێکی تر بیرەکاتەوە بەڵام لە ئوسوڵدا کاتێک کە تۆ مەزلومیەتی گەلێک دەبینی کاتێک کە تۆ جهەتێک دەبینی پەلامار دەدرێ ئوخریجو من دیاریهم شێخ مەقسوود و ئەشرەفیە حەسەکە و کۆبانێ وەنیە لە دیاری خۆیان دەردەکرێن کاتێک کە ئەمە دەبینی ناکرێ بە ئێو ناو وەڵاو ئەمانە لە قسەکاندا هەبێ ئەبێ سنگ دەرپەڕێنی قسە بکەی ئەبێ لە لوبی لوبابی دینەوە قسە بکەی لە مەشروعیەتی مەزلومەوە قسە بکەی نەک لە شەرعی بوونی زاڵمەوە لێرە تاغوتێک هەیە من لەوەدا گرەیم لە ئیسلامی سیاسی و مامۆستا ئەو جۆرە لە بیرکردنەوەی مامۆستایانی ئاینی ناو تەوژمە ئیسلامیەکان هەیە تا کاتێ لە دەرەوەی سوڵتە تاغوتە کە ئەچنە ناو سوڵتە دەبێتە سوڵتەیەکی مقدس لە ئەردۆگان دەپرسن قوربان ئەم هەموو مەرسیدس بێنز و ئێسکلاس و فڕۆکە شەخسی و قەسری 1001 ژوورە بەنسبەت دینەکە تەبزیر و ئیسراف نییە دەڵێ دیبلۆماسیدە تەسەڕوف ئەڵماس لە دیبلۆماسیە ئیسرافمان نییە تەسەڕوفمان نییە ئەتوانین بە ئارزوو یعنی کێشەکە ئەمەیە کاتێک کە دێتە دەسەڵات خۆی لێ دەبێتە سێبەری خوا خۆی شەرعێنێ لە دانتێ لە کۆمیدیای ئیلاهیە من لە کۆمیدیای ئیلاهیە نمدیوە بەڵام ئەم کەوتە دەدرێتە پاڵ دانتێ دەڵێ خراپترین شوێنی جەهەنەم بۆ ئەو کەسانە دانراوە لە کاتی بوونی مۆڕال کرایسسە لە کاتی دروستبوونی تاوانی ئەخلاقیە لە کاتی هەبوونی زوڵمە بێلایەنی هەڵبژێرن بڵێن کاکە ئێمە هاتوین سوڵحی ئەم دوو تەرەفە ئەەکەین نا ئەڵێ ئەمە بێئەخلاقیە خراپترین شوێنی جەهەنەم بۆ ئەمە دانراوە the darkest place in the hell are reserved for those who maintain their neutrality in the times of moral crisis خراپترین شوێنی جەهەنەم بۆ ئەمانە دانراوە لە کاتی بوونی مەزلومیەتی شعبێکە مەزلومیەتی کەسێکە باسی پەیمانی فزوڵم کرد مەزلومیەتی کۆمەڵێکە بێن ئێو بەخوا و ناوەڵاوەها ئەمریکا چی ئەڵێ وەها ئەم قسانە بکە نەخێر لێرەدا حەقێک پایەماڵ دەکرێت حەقیقەت پایەماڵ دەکرێت لە قورئانیشدا سەپۆرتی ئەم قسەی دانتەمان هەیە کاڵەن جۆن کەنەدیش زۆر لەسەری وەستاوە دەڵێ إن المنافقين في الدرك الأسفل من النار ونیە منافق کەسێک کە تحریف دەکا کەسێک کە ناو و دەرەوەی وەک یەک نییە کە من دڵنیام ئەمڕۆ دکتۆر عەلی قەرەداخی ناڵێم حاشەوە کەلا ناڵێم پیاوێکی ئیماندارە پیاوێکی مسلمانە بەڵام ناو و دەرەوەی ئەو کابرا وەک یەک نییە مەحشەری وجدانی دکتۆر عەلی ئەمڕۆ هەژاوە شەوان بە ئیسراحەت ناخەوێت چونکە ئەو ڤیدیۆیانە دەبینێکە لە ڕۆژ ئاوای کوردستانە بگوزارێ بەڵام بەداخەوە بە عەرەبی شتێکەڵێ بە کوردی شتێکی دیکە دەڵێ بەڵێ دکتۆر بۆ کوردی مسلمانی پاکی خۆمان کە زۆر جار دەکەوێتە ژێر کاریگەری ئاینەکەیەوە و لە بەرامبەرە وەکو تۆوتە دویژدانە نەتەوەیەکەشی ئازاری دەدا چی پێ دەڵێی ینی ئایا ئەم شەڕی لەگەڵ ئەمە دەکرێت شەڕی ئاین و ئیمانە یان شەڕی نەتەوەیە ئەوەی شەخ سایدی پیران دەڵێ ینی ئەگەر تۆش کوردبوونی خۆ لە بیرچێتەوە دوژمنەکەت لە بیری ناچێتەوە
بەدڵنیایی کاک ڕانکۆ لە سەرەتاوە ئاماژەم بە شتێکدا ئێمە لە حیکایەتی خۆماندا ڕۆڵ ناگەڕین لە حیکایەتی ئەوی دیکەدا یاری دەکەین بۆیە هەر کاتێک ئەوی دیکە حکایەتەکەی بەدڵ نەمایە شەقی هەڵەدا لە ستێجەکە و ئێمە خاتە خوارەوە لە ستێجەکە و جارێکی کە ئێمە بەدەست و قاچی شکستەوە ئەبێ بڕۆینەوە سەر هەمان ستێجی یا شانۆی ئەوی دیکە و هەمان ڕۆڵی هیچ لە بازنەی هیچدا بگەڕینەوە ئەمە زۆر خراپە کورد دەبێت لە سەدەی 21دا باس لەوە بکا کە ئەبێ حکایەتێکی پێبێ حکایەتمان نییە ئێمە نەحکایەتی نەتەوەیمان هەیە نەحکایەتی دینیمان هەیە نەحکایەتی سیاسیمان هەیە نەحکایەتی ئابووریمان هەیە هەموو گەلێک حکایەتی خۆی هەیە من دەزانم حکایەتی تورکەکان چییە لە هزار چیرۆکی ڕاست و درۆ حکایەتێکیان بۆ خۆیان هۆنیوەتەوە و هەمویان لە دەوری کۆبوونەتەوە ئەزانم حکایەتی فارسەکان سەفەویەکان بۆچی سارۆ بیرەیەک دەتوانێت لە سوپای سەفەویەکانە نەبەردی پیشان بدا ئەی بۆ من حکایەتێکم نەبێ سارۆ بیرە لە ناو حکایەتەکەی خۆمە نەبەردی پیشان بدا ئێمە خاوەنی حکایەت نین خاوەنی چیرۆکێک نین چیرۆکی هاوبەش هیچ شتێک بەقەدەر چیرۆکی هاوبەش گرنگ نییە بۆ نمونە باز لەوە دەکرێت ئەمە مام جەلال مردووە بۆیە ئێمە گەیشتین بەم وەفاتی گرۆ بەم دۆخە کاک مەسعود دەشێم من باوەڕم بەوەنی ئێمە باوەڕمان بە مەرجعی هاوبەش و کەسی هاوبەش و کاریزمای هاوبەش هەبێ ئێمە بێ باوەڕمان بە حیکایەتی هاوبەش هەبێ ئەو هەموو تراژیدیایی بەسەر ئێمە هاتووە کاک ڕانکۆ زاد و قوتی دەیان چیرۆکن بۆیە ئێمە بۆ ئەوەی ئێمە لە دەوری خۆیان کۆکەنەوە بەڵام لە کوێنم چیرۆکانە ئێمە بە نوزەنووز ئیکتیفامان کردووە دنیای نوێ دنیایەک نییە گوێ بۆ تراژیدیا بگرێ دنیایەک نییە برینی تۆ بلاوێنێتەوە دنیایەک نییە لەگەڵ تۆ بگری بەڵام کاتێک هەستانەوەی تۆ ئەبینێ شەپقەکەیدا ئەگرێ و هەڵەسێ لەسەر پێ چەپڵەت بۆ لێ دەدا دنیای نوێ تەنها سەرکەوتنە بینێ دنیایەکی بێعقڵ نییە بەڵام دنیایەکی بێڕەحمە دنیایەکە ناتناسێ ئەمڕۆ خەڵک جنێو بە ئەمریکا دەدەن ئەمریکای بێئەخلاق تۆم باراکی ئاو قسەکە لەوە نییە ئەمریکا شخصێک نییە تا ئێمە ئیتیهامی بکەین ئەمریکا سیستەمێکە لەسەر ئەساسی جوڵەکانی تۆ ئەویش جوڵەی هەیە استراتیژێکی گەورەیە تۆ ئەتوانێت حکایەتی خۆت لە ناو ئەم حکایەتە گەورەیە جێ بکەیتەوە بەڵام ئێمە بەداخەوە وەکو کورد نەمانتوانیوە گرنگترین حکایەتێک بشێ کورد ئەمڕۆ بۆ خۆی بهۆنێتەوە دینە حکایەتی دین ئەگەر حکایەتەکانی ئێمە بەناو حکایەتی دینە عبور نەکەن حکایەتی سەرکەوتوو نابن ئیسلاح و چاکسازەکانی ئێمە بەناو دینە عبور نەکەن ئیسلاح و چاکسازی سەرکەوتوو نابن جواد زەریف قسەیەکی مەشهوری هەیە دکتۆر محەممەد جواد زەریف وەزیری پێشووی ئێران ئەڵێ جیاوازی ئێمە و مالیزیەکان ئەوە بوو کە ئەوان ئەمریکا مانگایەکی گەورە بوو ئەوان تەماشای گوانەکەیان کرد ئێمە تەماشای قۆچەکەیمان کرد زۆر گرنگە تۆ حکایەتەکەی خۆت لەکوێی زل هێزەکەدا دەبینیتەوە تەماشای کوێی زل هێزەکە دەکەی ئەمڕۆ ئێمە هەرچەنە بڵین ئەمریکا خیانەتی کرد ئەوروپا خیانەتی کرد ئەم قسانە دادمان نادەن چونکە لە 75 هەمان تەجربەمان هەبووە ئەڵەن ئەیجنتەکانی CIA لە حاجی ئۆمەران و چۆمان گریاون بەڵام ئەم گریانە دادی ئێمە نایە دنیای دین دنیایەکی بێڕەحمە دنیایەکە لەگەڵ عەقڵدا دەجوڵێتەوە لەگەڵ حکایەتەکەی تۆدا دەجوڵێتەوە یابان بۆ هەڵدەستێتەوە یابان خاوەنی حکایەتە مستەفا کەمال ئەتاتورک تۆ کاتێک عوسمانی سەفەربەرلک ڕادەگەیەنێ لە ئیستانبول تۆ دەزانی لە کرماشان و سلێمانی و هەولێر و کۆبانێ و قامیشلۆ و حەسەکەەوە خەڵک دەچێت لە ئیستانبول وەک غازی بە عنوانی غازی خۆی فیدا دەکات و ئێستش قەبرەکانیان لەوێن ئەم حکایەتەی سەفەربەرلک مستەفا کەمال ئەتاتورک لە دروستکردنی کۆماری نوێی تورکیا بەکاریێنێتەوە زمانێکی لاوازی وەک تورکی وا لێ دەکات ببێتە زمانی شعر و زانست لە زانکۆکانیاندا پزیشکی و ئەندازیاری بە تورکی بخوێنێ دەوڵەتێکی لاوازی وەک تورکیای ئەو ڕۆژە کە باس ناتوانێت سەری خۆی ئیدارە بکە سوڵتان عەبدولحەمید ئیتحاد و تەرەقیەکان بوون بە هەمەکارە دەتوانێت لە ژێر چنگی ئەم دوو تەرەفە دەربێنێ و بیکا بە دەوڵەتێک ئەمڕۆ زلهێزێکی وەکو ئەمریکا گوێی بۆ بگرێ ئێمە نابێ ئەم حکایەتانە بە کەم تەماشاکەین گەل لەسەر بنەمای حکایەت دروستە بێ مەهمەکان مقەوماتی دروستبوونی گەلیتیا بێ کاتێک حکایەتێکی هاوبەشی نەبێت چیرۆکێکی هاوبەشی نەبێ لە دەوری کۆبێتەوە ناتوانێت بگاتە نەتیجە ئێمە چیرۆکی هاوبەش ئێستا هەست خەریکە هەست بەبوونی خۆمان دەکەین کۆدەنگیەک دروست بووە لەوەی کە زوڵمێک هەیە لە ڕۆژاوە براکانمان زوڵمیان لێ دەکرێت حکایەتی مەزلومیەت بۆ ئێمە حکایەتێکی زۆر گرنگە بەڵام گرنگە ئەم حکایەتە لە گریان و نوزەنوزی عاتفیدا نەمێنێتەوە وزەیە ئەم مەزلومیەتە ئەم وزەیە بەدەست خۆمانە ئێمە لە ناو ماتۆری ماشێنێکدا دایدەنین گەرماوزەمان بۆ بگۆڕێ بە جوڵەوزە و حرەکەتمان پێ بکات بمان خاتە سەر نەخشەی مێژوو ئەوەی مەسعود محەممەد پێی وایە ئێمە لەسەر مێژوونین لە دەرەوەی مێژووی دقیق ئەمەیەکە ئەمە حکایەتمان نییە بۆ دەرەوەی خۆمانی بجێڕینەوە لە حکایەتی ئەوی دیکەدا یاری دەکەین لە مێژووی ئەوی دیکەدا دەبزوین ئیسماعیل بەشکچی دەڵێت دژە مێژووە دژە سیستەمە لەبەرەوەی لە حکایەتی ئەوی دیکەین جاروبار لێرە و لەوێ کاتێکە هەست بە مەزلومیەتی خۆمان دەکەین سەر دەردێرین بەڵام هەر ئەوەی سەرمان دەرهێنا
سیستەمە جیهانەکە سیستەمە لۆکاڵەکە بە تونترین شێوە دەدا لە سەرمان و سربڕینمان حەڵال دەکا ئەو لە ڕێگەی دینەوە حکایەتێکی بۆ خۆی هۆنیوەتەوە خوێنی تۆ حەڵال دەکا بەعینوانی ئەوەی کە تۆ مرتدی بەعینوانی ئەوەی کە تۆ کافری بەعینوانی ئەوەی کە تۆ لە ئومەلات داوە بەعینوانی ئەوەی کە بۆ نمونە بەسی ترین شت کە دکتۆر عەلی قەرەداخی دەیتوانی بیکە پرسیار بکە بڵێ 22 دەوڵەتی عەرەبی خەتەر نییە لەسەر ئوممە بەڵام بۆ نمونە هێزێک کە داوای فیدرالی دەکا بۆچی دەبێت خەتەر بێ لەسەر ئەوەی کە ئوممە یەک نەبێ ئەیتوانی بەم قسەیە مەشروعیەتی ئەو فتوایی وەزارەتی ئەوقافی سووریا بخاتە ژێر پرسیارەوە لەسەر کورد نەیەتە جواب مەشروعیەتی ئەم فتوایە ئێمە لە فتوایە دوو ئەگەرمان هەیە یا ئەم فتوایە دەی پێکێ ئەم ئیجتیهادە دەی پێکێ کە موجتەهیدەکەی خاوەنی دوو سەواب دەبا سەوابی ئەوەی گەشتووەتە پلەی ئیجتیهاد و سەوابێکیشەوەی پێکاوێتی ئەگەر نەی پێکا سەوابێک دەبا ئەکرا هەر لە ڕێگەی مەتنە دینیەکانەوە جوابی ئەم باسی کورد نەکا لەسەر کورد نەیەتە جواب لەسەر مەزلومیەتی کورد نەیەتە جواب لانی کەمەر هیچی نەوتە پسپۆڕێتی خۆی چی ئەم پیاوە مفتیە و فتوا دەردەکا نیشانەیەکی پرسیاری بخستایەتە سەر ئەم فتوایی کە حکایەتی سووریەکان حکایەتی جۆلانی حکایەتی داعشەکان ئەمڕۆ ئەیانەوێت دژی تۆ بیهۆنەوە شتێکی کەش هەیە دەمەوێت بڵێم مەسلەی کوفر و ئیمان فەرموو ئەگەر مەسلەی کوفر و ئیمان مەسلەیەکی جددیە کاگڕانکۆ ئێمە لە قورئانیشا کافری مطلقمان زۆر کەم هەیە کاتێک قورئان باسی کافر دەکا ئەڵێ ئین الذین کەفەڕوا من ئەهل الکتاب هەموو ئەهلی کتاب کافر نین ئەوانەی کە کافرن تیاندا بەڵێ ئەحمەدی موفتیزادە دەڵێ ژمارەی کافرەکان لە سەردەمی قوڕیشدا بە پەنجەی دەست دەژمێران کافر کاتێک کافرە تۆ ئیتمامی حجەت لەسەر کردبێ ئیقامەی حجەت لەسەر کردبێ ئەو هەر مل نەدا و حەقی بۆ ڕوون بوو بێتەوە مل نەدا کەسێکیش دەتوانێت ئیقامەی حجەت بکا کە دوو سیفەتی تیابێ إني لكم ناصح أمين صفتي نصحي تدابه وأمينش به من بمقدساتي همو قلي كرد وقلي عرب سوين دان ددم جولاني بياوي نصيحته بياوي أويكا إما بأميني بزانين دكتور علي جولاني نصح أمنيتي تدايا دايخ مبر محشري وجداني خوي سپاس دەکەم دکتۆر زۆر سپاس بەخێرات سەرچاو زۆر سپاس